بله ایوار باش تماشاوانین هیجا دم باش تماشاوانین هیجا و رومدار روجو ایوارین و گشو گلگلی بن هیویدارن کندنا و خیر و خوشیه دبن هرتم شاد و بختوار بن بینرین خوشویست و هیجا گرمرو و هنکی لدردور آخوه بنر و شروعه که هماتنی بچوک جخورا بکه و بزانه به کوچقاسی گرینگی هيا ام وک کرد گرک ام لمال آخوه خودی در کبن و آوا بکن ام وک کرد ام بحوجه داری لهب گهدار کرنین تاکو لداویه یک ریزیا کردا و برهبت نامالا کردا وره چه سپاندن دیروک اجمره گوتیه کو کرد لمیدان شر سرباز لهنگ و قهرمانن و خودیه جسارتک زور زور بلندن لی کرد همی دست خستنی خواه دست کفتین خواه لسر ماسا دیپلوماسیت و سیاست او هندا دکن مخابن گاوا مروف لباکور بنره لباشور بنره لروجهلات و لروج آوا بنره و راستی سسرتین گران وره کوچاوا کردان دکاری بو هویترین دولتا اسلامی یا رادیکال و تندرو لسرانسری جهان بکاری بانا
زۆراوەی دەولەتێ بربانە کاریبانە فکر و ڕامانێن تندرە و لە جیهانێ لە دنیاێ هەریمە ڕۆژەلاتە ناوین بدەن دەر و زۆراوەی ببێ بەێ ئەف کوردە ئەڤایە خودی جەسارەتە لەسەر ماسە دیبلۆماسیەتێژی وەکە دیروک ژمار دەبێژێ و وندا دەبێ بەێ تەماشەوانên هێژا yên قەدرگران میوانê me میوانê vê şevê میوانê vê êvarê li میوانê Rewşen TV birêz mamoste birêz Serûqadir e em ê bi xêrhatina mamoste birêz Serûqadir bikin destpêkê hêja deng rojt kak deng çav bû deng hat bel kerem bixêr hatî mamoste زۆر سوپاس کاک عنایەت ببورم لەحزەیەک دەنگ ڕۆیشت سلااو بۆ جەنابێت و هاوکارانێت واروەها بۆ بینەران و ئەو هاوڵاتیانەی کە تەلەڤیزیۆنەکەی ئێوە بیستن خۆشحاڵم هەربژی مامۆستا مامۆستا منێکی کوردە ژیانەتە بنن مامۆستا سەرûقادر ساڵە 1960 لە باژارê Raniya li başûrî Kurdistanê ji dayîk bûye piştî hovîtiya rejîmên Iraqê li dijî Kurdan di sala 1974 de bi kerwanên koçberan ra derbasî welatê Îranê dibe di sala 1981 de dibe endamê PKA Partiya Komûnîstê Iraq û bi nav koçberên Kurd li Îranê karê xwe di domîna karê xebata siyasî piştî domandina gelek salan li Îranê bi çirûska serhildana Kurdî derbasî careke de têya Kurdistanê di sala 1984 de derbasî nava refên pêşmergan dibe û piştra dibe berpirsê ragihandina navendî her wiha mamoste Serûqadir dibe endamê komeleya nivîskarên Kurdistanê û yekîtiya nivîskarên Kurd jî di sala 1991 de dev ji Partiya Komûnîst berdide û di sala 1993 de jî derbasî nava refên PDK dibe Partî Demokratîk Kurdistanê Iraq di sala 1994 de derbasî ragihandina rewşenbîriya dezgeha Gulanê dibe û tê damezrandin di sala 2004 de dibe berpirsê bîrwa navendî a ragihandina Partî Demokratîk Kurdistan îro jî birêz Serûqadir serokatiya Înstîtûya Lêkolîn û Geşepeydanê li Kurdistanê birêve dibe mamoste Serûqadir win bi xêr hatin bihêvîne ku em bikaribin bersivên wisa veşartî em bikaribin bersivên wisa dewlemend ji cenabê we bigirin careke din win bi xêr hatin gotina destpêkê ji we re fermû mamoste زۆر سوپاس زۆر خۆشحاڵم کە لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان یان کوردستانی ژێر دەسەڵاتی پێشووی سووریا یان هەر باسێکی دیکە کە پەیوەندی بارودۆخی ئەمڕۆ هەبێ من لێ بزانم لە خزمەتاندام کەرە برێز Serûqadir win wek pispor win wek kesekî kesayetîkî Kurdistanî diwarê ragihandinê diwarê siyasetê de diwarê dîplomasiyetê de diwarê ragihandina navendî a partî win gelekî nêzî siyaset û merkezên qerarê di hundirê hikûmeta Kurdistanê de bû win wek kesekî pispor di vî warî de haya te ji gelek xelekan heye tu çawa rewşa Kurdistanê gel û gişteyî îro dema merû li rojhilata navîn binire rewşa Kurdistana başûr bi taybet bi ber ve kîjan alî ve diçe me tirsî çine em çawa dikarin yekî ji başûrî Kurdistanê pispor wek cenabê te bikaribe rewşa Kurdistanê ji me re bi çend xelekan şirûve bike diwarê siyasî û intelijensiya de fermo کوردستانی باشوور یان هەرێمی کوردستان کە ناوەقانونیەکەیەتی لە بارودۆخی دوای ڕفتاندۆمدا دەژی هەتاکو ئێستاکەش لەگەڵ ئەو هەموو ئەو تەنگ و چەڵەمانەی کە لەم ساڵدا پێوە زیاد بووە ئەویش کە بریتیە لە تەنگە چەڵەمە لەگەڵ دەوڵەتی مرکزی عێراق کە ناوی لە قانوندا حکوومەتی ئیتیحادیان فێدرالیە بەڵام لە حەقیقەتدا شتێ بە ناوی حکوومەتی ئیتیحادی جێبەجێ ناکات واروها ئەمە تەنگ و چەڵەمەی پاشکەوتنی اقتصادی و اجتماعی و لە عینی کات لەوەدا ئەژین وەسەر لێواری ئەوەشین کە دوای 30 ساڵ دەبێت کوردستان داخلی کۆناغێکی باشتر بێ لە ڕووی ریفۆرمی اقتصادی و کۆمەڵایەتی و سیاسیدا لەسەر لێواری ئەم قۆناغەشین کە هەر قۆناغێکی لەو بابەتە جۆرێک لە تەنگ و چەڵەمە و لێک حاڵی نەبوون لەگەڵ خۆی دێنێ
لە هەمووشیان قورستر ئەو تەنگ و چەڵەمەیان ئەو تەنگژەی جیهانی تەندروستیە کە لەگەڵ خۆی تەنگژەی ئابووری و وەرەکانی دیکەی پەیوەندی نێودەوڵەتیی لەگەڵ خۆی هێناوی کۆڕۆنای پێڵێن کە لە کوردستان زۆر بە قورسی لەسەر کوردستان کەوتۆ لە حەقەدا ئێمە ئێستا لەژێر باری قورسی ئەو تەنگ و چەڵامانەدا ئەژین کە ئەگەر بیانژمەری لەوانەیە پێنج تەنگ و چەڵەمەی قورس بن کە هەر یەک لەوانە بەتەنێ حکوومەتێک یان دەوڵەتێک ئاژێنێ. ئێمە لە دوای ڕفراندۆم لە ئابلوقەی ئابووری عێراق دەرنەچوو بووین لە لێکەوتەکانی دوای 16 ئۆکتۆبر کە بەشێکی زۆر لە خاچ کوردستان لە نەتیجەی هێرشی حکوومەتی عێراق و ئێران و هاوپەیمانەکانیان لە دەست کوردستان ڕۆیشت و بارودۆخێکی زۆر نالەباری دروست کرد لە بۆ هاوڵاتیانی کوردستان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی عێراق بێت ئەوانەیە کە ئاوارە بوون و هەروەها حکوومەتی کوردستانی لە ڕووی سیستەمەوە مەجبور بوو جارێکی دیکە لە بارودۆخی شەڕ و دوای شەڕ خۆی بگونجێنێتەوە و بە من پێم وایە حکوومەتی کوردستان ئەو کات بە سەرۆکایەتی بەڕێز نێچیروان بارزانی و بە ڕێنوێنیەکانی جەنابی سەرۆک بارزانی توانی زۆر بە ئاسانی لە ئەو تەنگ و چەڵەمانە بەناویدا بڕوات بەشێکی زۆری تێپەڕێنێت. طبعا کارێکی ئاسان نییە بڵێن هەموو تەنگ و چەڵەمەکانی تێپەڕاندووە نەخێر نا چونکە هەندێکی لە توانایی حکوومەتی کوردستان بەدەربوون و هەندێکیشیان لەوانەیە کەم و کوڕی ئیدارەکردن و بەڕێوەبردنێکی کوردستانی بەتەواوی پێوە دیارە. یەکێک لەو کێشانەی کەمڕۆکە لە کوردستاندا ئێمە لەگەڵی ئەژین مەسەلەی لێک تێنەگەیشتن و نەبوونی تەفاهمی سیاسیە لە بینی حزبەکانی کوردستان. لە ڕاستیدا ئەمەیان من پێم وایە جۆرێکە لە قەیران جۆرێکە لە تەنگ و چەڵەمە لە ڕوانگای سیاسی ئەو ئیلیتەیان ئەو نخبە سیاسی کە ماوەی 30 ساڵە لە بزنەوەزگاری خوازی کوردستانەوە داخلی بەڕێوەبردنی کوردستان بووە و ئەو تەجربەی 30 ساڵی ئەخیر لەسەر دەستی ئەو نخبەیە بووە. بەڵام من جۆرێک هەر من نا ئەوەی کە بە لێکۆڵینەوە ئەبیندرێ جۆرێک لە مەعانات و لە دەستەوەستانی لە نەتوانین لە تێپەڕاندنی قۆناغی نوێ لە تێگەیشتن و دروستنی تەفاهم بۆ ئەو ئەرکانێکە لە کوردستان دەکەوێت سەرشانی بزوتنەوەی سیاسی یانی سەرکردە سیاسەکان لەو تەنگ و چەڵەمەیەدا ئەژین. بۆیە ئەو تەنگ و چەڵەمەی ئێستا دەرکەوتەکەی یان تەجربە عەمەلیەکەی ئەو جۆرە لە مناقەشە و لەو بێ تەفاهمیەیە کە ئێمە لە ناو بزوتنەوەی سیاسی لە کوردستان دەبینین ناو پەرلەمان دەبینین جاری وهە لە ناو حکوومەتی کوردستانیشدا دەبینین. بله مامۆستا رەفەرەندۆم ئانی زمان کاری سەتا کەرکووکی یەکسەر گاوام ئەم لەسەر رەفەرەندۆمێ لەسەر ڕەوشە باشووری کوردستانی بەتایبەت دائاخەون هەما یەکسەر کاری سەتا کەرکووکێ تێ بیرا ئینسانان گەلو کەرکووک نەتەنێ دەوارێ کاری سەتێ کول باشووری کوردستانی هاتە روخان یعنی هاتە قەوماندن هەروەها تەسیرا خۆ ڕۆلا خۆ لەسەر پەرچەیەن دینی کوردستانی ژیا بوو هەروەها دەبینن لە ئالیێ ڕۆژاوای کوردستانی هەروەها عەفرین ji dest Kurdan çû herwiha şengal careke din dîsa çûyê bin destê Kurdan de ye ew karîseta gel û bûye yani de warê hişmendiya intelijensiya Kurdî da gel û çi lazim bû çi pêwîstî hebû komekarî ba ew karîset nebe li Kerkûkê yani de mentiqê siyasî de gel û çi lazim bû çi hebû gerek me kiriba û me nekir yani ne tenê nakokiyên navxweyî gelo şert û mercên dîplomasiyeta Kurdî hebûn ta mekarîba wê karîsetê em nedin fermû kerem bek. بەڵێ خۆی نقطەی زەعیف یان پاژنەی ئاشیلی کوردستان کەرکووک و ناوچەکانی ناکۆکی لەسەری ژێردەسەڵاتی عێراق بوو کە دوای شەڕی داعش کەوت بووە دەست هەرێمی کوردستان و لە ڕاستیدا لە مێژووی عێراقدا بۆ یەکەمین جار کوردستان لەژێر سەرپەرشتی حکوومەتی میلی هینەتەوەیدا بۆ ماوەی نزیک بە 2 ساڵ بەڕێوە دەچوو کە ڕێفراندۆم تەواو بوو ئێمە بینیمان پێش ڕێفراندۆم مناقەشە زۆر بوو سەرنجام جۆرێک لە تەفاهمی سیاسی لە تەبعی سیاسی دروست بوو کە ڕێفراندۆمەکە ئەنجام درا و شانازێکی نەتەوەی گەورە تۆمارکرا. پاشیەوە ئێمە بینیمان کۆمەلگای نێودەوڵەتی بە تێکرای تەجاوبی یان با بڵێن وەڵامدانەوەیەکی
ئیجابیان بەرامبەر بە ڕێفراندۆم نەبووە ئەو تەحالوفیان هاوپەیمانی نێوان عێراق ئێران و تورکیا ڕوویدا بەداخەوە ئەو کات یەکێک لە دوو حەزب بەسەرچەکانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە تەرەفی چوارەم لە دژی ڕێفراندۆم و لە 16 ئۆکتۆبەر ئەوە ڕوویداکەوە بینیمە. طبعا هەم ئێمە ئەوانەی کە لێرە ئەژیینەوە هەریژ ئەوانەی کە دۆستی کوردن دەیانوت کە ئەگەر ئەو ناتەباییە نەبوایە نە عێراق و نە ئێران و نە تورکیاش نیان دەتوانی کەرکووک و ناوچەکانی دیکە لەژێر دەستی هەرێمی کوردستان دەربێنن و ئێمە دوای ڕێفراندۆم ڕاستە لەوەدا باش نەمان پێکا کە پێمان وا بوو ئەگەر ڕێفراندۆم بکەین کۆمەڵگای نێودەوڵەتی تاییدمان دەکەن دەرچوو کە کۆمەلگای نێودەوڵەتی تاییدی نەکردین بەڵام لێشی نەداین. ئەگەر ئەو ناتەبایی و خیانەتە نەبووایە ئێمە لە بارودۆخ ینی مەبەستم کوردستانە لە بارودۆخێکی تایبەتیدا دەکەوتینە مامەڵەکردن لەگەڵ عێراق و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و لە ئاخیردا بۆمان دەگەڕانەوە وەکو ئێستا جۆرێک لە مەعامەلەکردن دەستی پێ دەکرد. ناڵم سەر بەخۆی دەبوو بەڵام کەمتریش لە زیاتر لەوەی ئێستای هەرێمی کوردستان دەبوو. ئەو ناتەبایە ناوخۆیە وای کرد کە ئەوە لە دەست بچێکە هەمومان ئامالمان لەسەردانا بوو. ئەوەش تەمان لەوانەیە ئەم بەرنامەیە باش نەکە ئینسان باسی ئەوە بکە گومانی تێدا نیە ڕوانگایەکی نیشتیمانی نەتەوەیی بەمانای ئەوەی کە وڵات لەسەرەوەی بەرژەوەندی حزبی و سەرکردەکان بێ لە نێو وەعی سیاسی سەرکردەکانی کوردستان دروست نەبووە نامەوێت ناوبێنم بۆیە بەعام قسە دەکەم. بۆیە کاتێک کە دەکەوێتە بینی ئەوەی کە ئایا من بم یان کوردستان بێ هەمیشە ئەڵێن من بم با کوردستان نەبێت. ئەنجا ئەوە نەتیجەکانیشی دیارە ئێمە لە شاری ناوخۆ بینیمان لە شاری داعش بینیمان لە خلافە لە ڕێفراندۆم دوای 16 ئۆکتۆبر بینەوان بەداخەوە ئێستاژ وا خەریکە قۆناغێکی لەوەوە تا دیسان ڕوو ئەداتەوە بەڵام نیشانەکانی دیارن کە هەموو ڕۆژە هەرشەی دوو پارچەیی دەکرێت هەرشەیەوە دەکرێت کە تەرەفێک بچێت لەگە بەغدا ڕێککەوێت لەگەڵ ئێران ڕێککەوێت تورکیا یاری لەسەر دەکات بەس لەلایەک بەڵێ مامۆستا دعینی دەمدەوێ دەمێ برێز سەرروکێ هەرێما کوردستانی برێز مەسعود بەرزانی دوێ دەمێدە خۆیان گەرژ ڕاگەاندنە دنیای ڕژی گوت گۆ مەگەلێک یعنی سۆز برنە مەدان و ئستاندن لەگەل دەولەتێن ناونەتەوی مەدانە gelek şandeyên me ji başûrî Kurdistanê herwa serdanên dewletên mezin û gewre kirine li Dunyayê herwiha soz û peymanên wan kesî tu muariz nebû boî serxebûna Kurdistanê. Gel û çima di 24 saetan da jî ew kesên digotin em dostê Kurd û Kurdistanê ne li me qulibîn li me ters hatin. Gel û ew çi bû yani ew soz û peymanên dane me gel û yani sozên şefehî bûn bi devkî bûn yan tiştên nivîsandin hebû gel û بارودۆخێکی تایبەتی بوو کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوو پارچە بەرەنگاری داعش بووەوە کە دیفاعی لە خۆی و بە قسەی وڵاتانی پێشکی هاوپەیمان یاوت کورد دیفاع لە مرۆڤایەتیش دەکات. بەو بارودۆخە سەرۆک بارزانی مەسەلەی ڕێفراندۆم و سەربەخۆیی هێنایە پێشەوە وێ دەچێت سۆز و عاتیفەی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەوانێک کە هاوپەیمانن لەگەڵ سەربەخۆی کوردستاندا بوو بێ وەکو سۆز بەڵام هیچ دەوڵەتێک لە ڕووی قانونی و لە ڕووی دیبلۆماسیەوە پشتیوانی کوردستانی نەکرد و پێشی ئەوەش جارێ زووە دەبێت چاوەڕوامی بزانین چ دانوستاندنێک لە پشتەوەی پەردە بووە. دوای ڕێفراندۆمەوە سەرۆک بارزانیە بێ ئەو مناقەشەیە ساخ کاتەوە و من پێم وایە بارزانی بیر لە ئەوە دەکاتەوە کە بەنووسین یانە بە هەر شێوەیەکی تر بێ لە کاتی خۆیدا وەڵامی ئەو پرسیارە نەدەداتەوە بەڵام بە تەکید گرفتێک نەقسێک لە جۆری تێگەیشتنی ئێمە لە کوردستاندا هەبووە لە یاساکانی نێودەوڵەتی و لە پەیوەندیەکانی نێودەوڵەتی و لە جۆری مامەڵەکردن لەگەڵ بارودۆخی دەوڵەتان. ئێمە وەک پتر لەسەر ئەساسی ئەوەی کە حەقمان هەیە دیفاع لە دنیاکەین بە ڕێفراندۆم ڕێی خۆمان دەرەبرینی هەموو کارتەکانی ئێمە کارتی ئەخلاقی حقوقی بوون بەڵام بەمانای ئەم زەمانە قانونی تەعید نەدەکران. جا ئەم
تێنەگەیشتنەها لە حەماسی ئێمە بۆ سەر بەخۆیی و لە وشک و برنگی یاساکانی نێودەوڵەتی کە پەیوەندی بە حەق و بە عەدالەتەوە نییە، پتر پەیوەندی بە شەرعیەتی نێودەوڵەتیەوە هەیە کە دیفاع لە دەوڵەتەکان دەکات، جا حەق بن یان ناحەق بن. لەو بەیەندایە کە ئێمە تووشی ئازار بووین، زەرمان زۆر پێکەوت، بەڵام لە عینی کاتیش ڕفراندۆم هەموو دنیای تێگەیان کە کورد لە عێراق جارێکی تر پێویست ناکات بۆی بگەڕێنەوە. مامۆستا دەما حەشد شعبی بە بەرە کەرکووکی بەهات لەگەل جێشی عێراق لەگەل لەشکری عێراق ئەو وەکتی خویاکردن کۆ لەشکری عێراقی جێشی عێراقی نە لەشکرێکی محترفە نە پرۆفسیۆنەلە گەلو ئەو قاس هێز و قووەت و هێزداری و ئەو ئالیکاریان لۆجستی ji kuva ew cesaret karî bûn ji ber ku gava em dibînin li Embarê yan li Musilê yan li Besrayê yan li deverê Salaheddîn û deverê dî leşkerên Iraqê nikare şerê terûran bike ew çi cesaret hebû demekî lojistî gelo ji kuva hatibû ew ceyşê Iraqî û heşd şeعبî karî bûn bi hevdûra êrişeke hevbeş bikin aliyê de nuxteyeke din gelek lêkolîn dibêjin dema Qasîm Suleymanî serpereştiya wî şerî dikir dindirê Kerkûkê de dibêjin ku berpirsên Amerîkan jî nedûr bûn ji Kerkûkê gelo tiştekî wisa pêwendî danûstandin haya we jî hebû gumanên Kurdistanê li ser vê têkildariyê hebû ji ber ku leşkerê Iraqê nikare şerekî bi pêşmerga rabike. Fermo. ئەو هێرشێکە عێراق کردی بە حەشتی شعبی و بە سوپای عێراقیەوە ئەوەن بە چەکی ئەمریکا بوو لە بەرچاوی ئەمریکا و بە بێتەرەفی ئەمریکاش بوو. ئەو بێتەرەفیە جۆرێک لە لایەنداری ئەمریکا لێ بۆ عێراق تێدا بوو. ئەمریکا ڕێگەی بە ئێراندا کە قاسم سلێمانی بە ئاشکرا لە بەرچاوی ئەمریکیەکان سەرکردایەتی ئەو تەحالوفی دژی کوردستان بکات کە تورکیاشی تێدا بوو، ئێران و عێراقشی تێدا بوو و تەرەفی چوارەمیش بەداخەوە لە ناو هەرێمی کوردستانیشدا یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگەرەکانی چۆر کردوودایەوە دەستی عێراق و وەزێکی زۆر نالەباری عسکەری و سیاسی دروست بوو کە وای دەکرد بەشەکەی تری پێشمەرگە کە پارتی دیموکراتی کوردستان سەرکردایەتی دەکرد نەتوانێت لە هەموو شوێنێک دیفاع بکات چونکە احتیمال بوو لێکدان یان شەڕ لە بینی یەکێتی و لە بینی هێزەکانی پارتی دروست بێ. ئەنی باردۆخێکی یەکجا زۆر خەتەرناک بوو ئەوە بکە ئەوە ڕوویداکەوە بینیمان مقاومەتی پێشمەرگە سەرنجام توانی عێراق ڕابگرێ سۆز و هاوکاری نێودەوڵەتی وردە گەڕایەوە و ئێستا ئێمە لە دوای تەجربەیەکی گەورەی نیشتیمانین کە ڕاستە زەرەری زۆرمان کردووە بەڵام قازانجەکانیشمانەوەیە کە کوردستان مایەوە دیفاع لە ڕوانگەکانی خۆی دەکات، دیفاع لە حەقی خۆی دەکات و ئێمە ڕۆژگارێکی دیکەمان لە پێش ماوە کە ئەتوانین بە تەجربە وەرگتن لە ڕۆژانی ڕێفراندۆم و شەڕی داعش بتوانین بەرەو ئاواتەکانمان بەرەو. بله مامۆستا gelek nûseran nivîsand nûserên bêtnivîskarên Kurd gotin ku ew şerê li Berdê bûye û li Altomkobrî bûye wek şerê Stalîngrad bi nav kirin bu şerekî yani zor mifsalî bû di navbera cêşî Iraqê û pêşmergan de ew aliyê lojistî û aliyê dîplomasî di nav wî şerî de gelo çi bû ji ber ku leşkerê Iraqê hatin heya ber Altomkobrî û piştî wê jî nikarî bûn derbas bin li aliyê dî medî li Bexdayê gelek berpirsiyanên Ereban ên Iraqî digotin em ê biçin herêmên Kurdistanê berpirsên wan bînin Bexdayê û li wê derê muhakeme bikin gelo intelijensiya Kurdî li wê derê dîplomasiya Kurdî careke din çalak bû li gel dewletên navnetewî çi tiş di wêr de bû çi hat qewmadin çi hat pejirandin û qewmandin di Altomkobrî de û di Berdê de ferm لە پردێ و لە سحێلا و لە مەحمودیە لە سێجێ پێشمەرگە زۆر قارمانە سوپای عێراقیان ڕاگرت سوپای عێراق و ئێرانیش و لە عینی کات هاوپەیمانی و پشتیوانیەتی تورکیەشان لە پشت بوو بێتەرەفی ئەمریکاش لە ساحەکەدا هەبوو بە چەکی ئەمریکاش پەلاماری کوردستان درا ئەو مقاومەت و ئەو قارەمانەتی پێشمەرگە معادلەی گۆڕی معادلەی عسکەری گۆڕی و سەرنجام لە ڕووی سیاسیەوە قۆناغێکی نوێ دەستی پێکرد بۆ ماوەیەکی کورت کاگەنایەت پەیوەندی دیپلۆماسی دنیا لەگە کوردستان پچڕا ینی نزیک بە مانگێک
پەیوەندێکی ئەوتۆ نەمابوو مابووینەوە مقاومەتی کورد لە بەرامبەر عێراق و ئێران و تورکیادا مقاومەتەکە زۆر قارمان نەشکرا من پێم وایە دەبێت ڕازی بین بەو تەماسک و هاوبەستەیی کە لە نێوان دانیشتوانی کوردستانیش داهاو بە هەموو پێکاتەکانەوە بە هەموو جیاوازە سیاسەکانی نێوان خودی میلەتی کوردیش هەم مقاومەتیان کرد هەم تەحملی محاصرەی اقتصادی و شەڕی نەفسی و ئەو محاصرەی نێودەوڵەتی کە لای سێ دەوڵەتەوە کراین تەحملی هەمویان کرد و عەدالەتی قەزیەکە و دۆستەکانی کوردیش لە دەرەوەی کوردستان لە ئەوروپا و ئەمریکا پاشی کەمتر لە مانگێک کەوتنەوە کار و بینیمان چۆن بەهانای کوردەوە هاتنەوە ئەنی کاتەکە میلەتێک لەسەر خاکی خۆی بوەستێ مقاومەت بکات سەرنجام ئەگەر خلافیش لەبینی خۆی و دۆستەکانی هەبێت مادام بەرژەوەندی مشترک ماوە دەکرێت تەرمیمی بەشێکی زۆر لەو خلافە بکەن کە لەگەڵ دۆستەکان هەیە پێم وایە کوردستان ئەم کارێک کرد سەفەر مێژوویەکانی بەڕێز نێچیروان بارزانانی کە سەرۆکی حکوومەتی کوردستان بۆ ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ فەڕەنسا و دوای ئەوە بۆ هەندێک وڵاتی دیکەی ئەوروپا بۆ بەغدا بۆ ئێران بۆ تورکیا دوانی بۆ جارێکی تر ئەو پردانە دروست بکاتەوە و بەڕاستی قۆناغێکی حەساس بوو ئەم پێمە دیپلۆماسیەتی نێچیروان بارزانی زۆر سەرکەوتوانە توانی لەو شوێنانەی پردەکانمان ڕووخا بوون پردەکان وردە وردە دروستکانەوە و کورد مامۆستا وەک کەسێکی پسپۆر جەنابێەوە وە گەلێک دسازی و ڕێخستن و ڕاگەهاندنێن کوردستانیدا وە خەبات کردی وە سێنتەرێن دان و ئستاندنێن تێکلداریە ڕاگەهاندنێ و ئەعلامێ لە کوردستانێژی و خەبات کردی ون خودی تەجربەك دوور و درێژنە گەل و ڕاگەهاندنە کوردستانی گشتایی یعنی چێ تەلەڤیزیۆن بن چه رادیۆ بن چه ڕۆژنامە و نویساندن و نووسەر و هەروەها مەدیایە جڤاکی بێ دکاری بڕۆلا خۆیان نەتەوی ڕاگەهاندنان نەتەوی لە هەمبەر شەڕێن حشد شعبی بسەکنە ji ber ku di wê demê de mesuliyeteke pêşmergayekê dî sureteke yekî pêşmerge digirî hesreta dide dilê xwe dibêje mixabin ku pêşmerge vedikişe di pêşmergeş Kerkûkê derketiye ew çima gel û ڕاگەهاندنا کوردی یعنی ئەم ژی لە دەربەی وڵاتیان پەرچەیەن دین لە کوردستانی ڕاگەهاندنا کوردی ڕاگەهاندنا کوردستانی باشوور کوردستان کەت ڕەوشەکە لاواز کەت ڕەوشەکە قەلس نکاری بوو بەردەوامیە دە بەرخودانێدا بکە بکاری بە ڕاگەهاندنەکە سەردەست سوورەتێ هەری خۆش و باش ji پێشمەرگە و ji سیاسەتە کوردستانی بدەدەن گەل و چنە سەبەب چی بوون فەرموو خۆی کە لە 16 ئۆکتۆبر هەرێمی کوردستان بوو بە دوو پارچە لە ڕووی سیاسەتەوە ڕاگەیاندنەکەشی بوو بە دوو پارچە ڕاگەیاندنی کە پارتی دیموکراتی کوردستان لەناو حکوومەت داستەکرداتی دەکرد دەورێکی زۆر باشیان بینی هەر ئەو وێنەیە کە تۆ باسیەکەی پێشمەرگەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە منتیقەی کەرکووک ئەگریا یان ئەو پێشمەرگەکەمانەیە کە لە منتیقەی سحێلا یانە لە ئاڵتن کۆپرێ بوو کە دەیگوت خۆ نەچەمینن لە بەرامبەر تۆپدا ئەوەش هەبوو آخر یەک دەگرێتێکێن هەردوو وێنە گەیشتە هەموو دنیا و پێمە تەلەڤیزیۆنی ڕوودا و تەلەڤیزیۆنی کوردستان 24 توانیان هەموو ڕووداوەکانی کوردستان بگەێنە دنیا و بگەێنە پاشەکانی دیکەی کوردستانیش ڕاگەیاندنی کوردستان توانی کاری خۆی بکات بەڵام بەشێکی تر لە ڕاگەیاندنی کوردستان کە لەو کاتدا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتی دەکرد سوورەتەکەیان باش نەقڵ دەکردیان هەڵوێستی خۆیان تیادا بوو مۆزوعێکی سیاسی عسکەری وازەحەکە بینیمان بەتاکید ئەوان کاتێک کرد لەگەڵ مقاومەت نەبوون دەنگ و باسەکەشیان بەباشی نەدەگواستەوە لە هەندێک شوێنیشدا تاریکایی و تعتیمیان دەخستە سەر من پێم وایە بەگشتی ڕاگەیاندن لە کوردستان خراپ نییە توانی سوورە و واقعی کوردستان بە دنیا بگەێنێت و هەروەکو چۆن لە شەڕی داعش کردی و کاری ڕاگەیاندنی ئێستا زۆر ئاسان بووە کاک عنایەت تکنیک بە حەدێک پێشکەوتووە کە هەر دەست ببزێوە دەگاتە هەموو دنیا لەو ڕۆم پێم وانە کێشەیەکمان لە مەسەلەی ڕاگەیاندندا هەبێت لێرە لە ناوخۆی هەرێمی کوردستان مناقەشەیەکی تر دەکرێت دەوترێ ڕاگەیاندن لە پێشخستنی کۆمەڵایەتی و سیاسیدا لە عمق و لە پتەوی ڕوانگای ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسەکاندا کێشە هەیە بەڵێ ئەوە هەیە بەڵام ئەمەشیان وەکو ئێمە لە سۆرانیاڵێن کالا بەقەت باڵایە کورد هەر ئەوەندە تێدەگا هەر ئەوەندەش ڕاگەیاندێت تۆ ناتوانانی شتێکی زیاترت بوێت
بله 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 او مشكله هل راجعين نجدانيه لنيو السياسه نجداها ولا نيو حكومه نجداها كافيس باشه ما مثلا دەربازی خەلکێک دەببن دیروک جارێکە دەخود دووبارە دەکەن تێبیرە مەحەمیان دەما خانم مەدلێن ئۆلبرایت لە واشنگتنێ بەدەستی هەردوو برێزان برێز بەسعود بەرزانی و هەروەها ڕەحمەتی برێز جەلال تاڵبانی گرت هەردوو پارتی ئانین بەرهەفتوو کۆ تشتی ئانەها لە کوردستانی هاتیە چێکردن و هاتیە پێشخستنجی هەروەها دسایە یەکیتیا ڕێزا مالا کوردی دەبوو ئیرۆ عینی ئەو سیناریو لە ڕۆژئاوای کوردستانی تێ دووبارەکردن قالوا اف تشتي باشور هاتبو قومادن ويكريزي ومالا كردي وبارستنا كرد وكردستان الويدري ايرو لروج اباي كردستاني وتش تاثيرك السياسي جيوسياسي لباشوري كردستاني بكي دما لروج اباي كردستاني كرد ببن يقرتو كرد يكريزي بقرن مالا كردي بباريزن ارمانجا كرد وكردستاني برهف دورن وتش تاثير اخويا جيوسياسي بكي جبركو قالك نبيسكار هنا يعني ليكودينر هنا دبيجن كو باشوری کوردستان زرار کرد د کرکوک ده جدس خبر دا چو له هر وقت تشته زرار کردی له کرکوک زرار کریه ایرو لروج اوای کوردستان وردگره به دست دخینه جیوسیاسیک دریه کی مزن بده بل پیش باشور تو چاوا تعقیب دکه کومنتر دکه فرمو جاره قصیتو زور راستا او رکوتنی که من بینی من ل بینی لناو کردی روجاوا رویدار وەکو هەمان ڕێکەوتنی واشنگتن وایە کە لە 1998 کە ئیشارەت پێ کرد لە بینی دوو سەرکردەی کووردا و بە ڕێعایەت و بە زەمانەتی ئەمریکا کرا ئەمەشیان عینی هەماشتە ئەمە نیشانەیەوەیە کە هاوپەیمانەکانی ئێمە و هێزە دەستڕۆیشتەکانی دنیا حسابێکی استراتیژی زۆر دوور درێژخایان لەسەر کوردستان دەکەن بۆ خۆیان بە ئەوەش لایەکی دیکەوە مقاومەتی کوردستان لە بەرامبەر دوو حکوومەتی بە تایبەتی عێراق و هی سووریا و هەروەها شەڕی قارەمانەی کورد لە کوردستانی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە داعش و بەرامبەر بە توندڕەوی کە ئەمە چیرۆکێک کە دنیا دەیگەڕێتەوە و تۆمارێکی تاریخی ئەو تۆیە کە کورد ئەتوانێت زۆر باش ئیسیفادەی لێ بکەوە ئیسیفادەکەش ئەوەیە کە ئێستا ئەیبینین هێزە ئەمریکا کە گەورەترین هێزی نێودەوڵەتیە بڕاعی یەکگرتنی دوو پارچەی کوردستانە لە نێو خۆیاندا طبعاً سەرپەرشتیکردنیان ڕاعیبوون کارێکی گرنگە قیمەتێکی زۆری هەیە چونکە طرفێک لە ناوخۆی کوردستان دوور بێ ئەگەر ڕۆژێک ئەو ڕێکەوتنە پێشێر بکات طرفێکی بەهێزی سێم هەیە کە ئەمریکا دەبێت قسەیەکی تێدا بکات و زامنی گەڕانەوەی ئاشتی بێ ئەوە دەکات کە ئێمە دڵنیابین دوو پارچەی کوردستان ئێستا کە ئازادن ئەم دوو پارچەیە دەمێنن ئەم دوو پارچەیە دەکرێت پێش بکەون ئەم دوو پارچەیە دەکرێت ڕوانگای خۆیان بۆ هەر یەک بۆ حکوومەتی خۆی باناوی لەنێن حکوومەت جا لە هەر لایەکی پێدڵن مەسەلەیەکی دیکە لای ئێمە هەرێمی کوردستانە لە ڕۆژاوا ئەو ناوانەی کە پێشدەن ئەگوترا خۆسەری و نازانم کانتۆن و ئەمانە ئیتر دەبێت وردە وردە بەرەو پێشەوە بێن کە بەرەو پێشەوە هاتنەکەش دیارە جێی خۆشحاڵیە سەرنجام ئیدارەیەکی یەکگرتوو لە ڕۆژاوای کوردستانیش دروست دەبێت و دەبێت ئیتارێکی قانونی هەبێ و تعریف بکرێ و بتوانێت بەڕێوە ببات وەڵام دەرەوە بێ لە هەموو حاڵەتێکە ئێمە دوو حکوومەتی کوردستانمان دەبێت ئەم دوو حکوومەتە ئێمە لە قۆناغێکی نوێدا ئەژێین دەبێت خلافاتی ئایدۆلۆژی لەو لایەدانێن چ لە ناوخۆی دوو کوردستانەکە هەرێک لە ناوخۆی چ لە بینی دوو کوردستان قۆناغێکی نوێیە ڕاستە کە ئێمە سەنەویەکەمان هەر بە ناوی عێراقا و ڕۆژاواش بە ناوی سووریا بەڵام ئێستا ئەکرێت دڵنیابین جارێکی تر عێراق و سووریا ئەگەر کورد بزانن بە باشی خۆیان بەڕێوە بەرن ناگەڕێنەوە کوردستان ئێمە دوو حکوومەتی کوردستانی دیفاکتۆمان دەبێت دەکرێت ئەم دوو حکوومەتە دەبێت هاوکاری یەکتر بکەن مامۆستا بنەڕینە دەرفەتین استراتیژی ji بۆی باشووری کوردستانê ناتێ vekirin ئەگەر دووبارە yani îro dema li hevhatinê li em bêjin li qamişlo dema ew beyana
لهفهاتنه دانو استاندنه بو برز الدار خليل و برز محمد اسماعیل خوندن و انگلیزی هاتا خوندن ناو سرکردین باشوری کردستان به برزی به بلندایی در باز دبو اوایات و واتای کو حضور باشوری کردستان سیاسی و دیپلماسی و جغرافی و جیوسیاسی قالك هي الروج اوای کردستان فرمو كرم كاغنا حضوري سروكاتي هرمي كردستان لشخصي سروك بارزاني و سروك نيچيروان بارزانيش دا كاوكات سروك حكومت ولا سالي 2004 وهيا ل 2011 زور بد يعني اما زور واضحي هبو بلام هندي قران كاري ديك هاتنا بيش وك لواني هندي من بدقت اقام لنا به وهندي شيء ناقتري هرمي كردستان دستي راستوخۆ لە نێو دروستکردنی ئەم بارودۆخەدا هەبووە کە لە ڕۆژاوای کوردستان ئێستا بە خۆشحاڵیەوە گەشتە خۆناوێکی باش و ئەوە منەتێکی زۆر گەورە نییە کورد ئەبێ سەرنجام بە هەر شێوەیەک بێ بەرەو ئازادی بڕوات ئەگەر بارودۆخی سەختیش تەقسیمەکە جارێت بێڵێتەوە لەسەر نخبەی سیاسی کوردستان لەسەر ڕۆشنبیرانی کوردستان لەسەر زانکۆکانی کوردستان لەسەر باحسەکانی کوردستان پێویستە ئەم واقعی ئێستا بۆ میلەتی خۆمان و بۆ دەرەوەش ڕوو بکەنەوە ڕێگەکە نیشان بدەن کە چۆن دەکرێت سیاسیەکان هاوکاری بکەن دوو ئیدارەی حکومی دروست ببن و سەرنجام دوو پارچەی کوردستان هاوکاری یەکتر بکەن لە زۆر بوارە دەڵێت لە ڕووی زمانەوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی پێشکەوتنی کۆمەڵایەتیەوە تەأسیر بە یەکتر بکەن ئەسڵەن دەکرێت ڕۆژگارێک ئەگەر تەفاهومەکە باش بێ ئەم سنووری نێوان ڕۆژئاوا و باشووری کوردستان لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە هەردەمێنێ بەس لە بینی خۆمان دەکرێت هەڵی بگرین بله بله مامۆستا سەرپەرشتیا vەیەکێ ئەم دەبینن ئەکتەرێکی ئەمریکی هەیە حیات چ دەرەجێ بیر و باوەری بە vی ئەکتەری دەبێژە بەرکو دیروکێکە ڕەش دیروکێکە بڕاستی بە ئێش و کەد و ئازار و ئەلەم لەگەل ئەمریکانە هەیە دیروکە کوردان بە ئەمریکانەڕە حیات چ دەبەرێ ئەم دکارن ژە ئەکتەری ئەمریکانە ئیسیفادەی وەربگرن قالوا حياة شي دبري ام دكارن وقت جارانتورا في مسألة شيء جبركو امريكا جي دروجين بيش ده مهن مانجين ورنده صالا بيدا جي يعني حياة صالا بي ويتيكا به البجارتين سروكاتيه امكان هي كو امريكا روشا كردستان بهله زمن را جدمير او دبي كرد شي بكن قالوا دي وقت ده فرمو دبي كرد لا موقف روانغاي اخلاقي كاما حقمان هي وما زڵممان لێکراوە ئێمە تەقسیم کراوین ئەو بۆ خۆمان دەبێت کورد وەکو دوو پارچەی کوردستان دوو حکومەتی کورد فێری پەیوەندی و دیپلۆماسی ئەم زەمانەی دنیا ببن لەسەر ئەساسی بەرژەوەندی ئەساسی بەرژەوەندی وڵاتی خۆیان ئەساسی بەرژەوەندی ئەو وڵاتی کە مەعاملەی لەگەڵ دەکەن ئەمریکا لەبەر خاتری چاوی ڕەشی کورد نەهاتوتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ولا برخاتري ما في رواي ملتي كردش دوستاتي كردناك على برجوندي خويتي هر روجك كردستان نتواني شريكي باشي امريكا بيت برجوندي خوي لقل مراعاتي برجوندي امريكا دابين بكات لما وي 24 ساعه وقت بيني من لا روجاوا امريكا بريادا باشك شبكه باشك شي كردو هيك مناقشه شي اخلاقي شي نكر بنسبتي هرمي كردستان شويه باشوري شويه بۆیە ڕۆژگارێک ئەمریکا لێرە ئەڕوا بەڵام پێویستە ئەو ڕۆژگارە ئێمە کارێکی وا بکەین کە بوونی دوو حکوومەتی کوردستان زەمانەتێکی ئەوتۆی نێودەوڵەتی وەربگرێ کە حکوومەتەکانی مرکزی نەتوان پەلاماری بدەن کە بواری پێشکەوتنی اقتصادی و خوێندنی مەبەستم تەربیەیە و هەروەها پێشکەوتنی کۆمەڵایەتی پەیوەندیەکانی نەرمی ئێمە لەگەڵ وڵاتانی دەوروبەر بە شێوەیەکی ئەو تۆبێ کە مەجالی مانەوە بە دوو پارچەی کوردستان بدات ئەم گڕ و گەفی شۆڕژگەری نایخوان زمانی شعاری شۆڕژگەری نەماوە ئەسڵەن شۆڕژگەری چهرەیەکی زۆر ناشرینی ئێستا لە دنیادا هەیە دەبێ واقعبینی و مەدەنیەت و لێزانین شوێنی شۆڕژگەرەتی بگرێتەوە شۆڕژگەری بەو مانای ڕق و تەق و زەبر و زەمی کە ئێستاش ئەبینین لە زۆر لای حزبەکانی بەتایبەتی باکووری کوردستان وازی لێ ناهێنن دەبێت فێری ئەوە بین کە ئێمە خۆمان وەکو دەوڵەتی ئەمری واقع بین نەبەرچاو پەیوەندیەکانی نێودەوڵەتی کراوەیە دروستیان بکەین فراوانتر بکەین و لە عینی کاتیش فێر بین کە ئێمە
چەتری سووریا و عێراقیشمان لەسرە بەڕای من دەکرێ معاملەیەکی زۆر نەرم و متەنەوعش لەگەڵ عێراق و سووریا بکرێ. عێراق و سووریا هیچ کاتێک دۆستایەتی کورد بە باشی ناکەن. نمونەکەشی حکوومەتی ئێستای عێراقە. کوردستان هەرچی بکات عێراق ڕازی نابێت. بوجا ئەبڕێ ڕێگە لە پێشمەرگە دەگرێ، داعشمان بەگشتدا دەکات. باشێت مامۆستا لەسەر گوتنا حکوومەتە عێراقی ئیرۆ ئەم دەبینن پشتی ئەو تەفاهمات ئەو دانوستاندنین لە ڕۆژئاوای کوردستانی هاتنە قەوماتن هاتنە چێکردن ڕەحەتیک و ئارامیک دا شەقام و مالا کوردی لە ئالێدی ئەم دەبینن تورکیا و ئیران ئێرشێن هەفبەش لەسەر سینووری کوردستانی چێ دەکەن. هەروەها سێگوشەیە وێژی لە حکوومەتە عێراقیژی زۆر و زەختێ کوردستانی دکێ. ئینسان پێ دەحەسە کورد پێ دەحەسە ئیرۆ کۆ ئێرشەکە سێقولی هەیە سێگۆشەیی هەیە معناخوا چ تەفاهم دنابەرا کوردادا چێ بێ وەک ڕایەدارین ترکات دەبێژن گەر لەسەر هەیڤێ بێژی ئەمێل دژی مالا کوردی بن ئەڤایان نایە خویاکردن کۆ پێویستیە مالا کوردی گەرەک ئەم چ قاس مختلفن ئەم چ قاس جیاواز بن ژە هەفتوو دەبێ یەک ڕێزی زوو بزوو وەرە دارخستن. اف ایرشین هانی تین سر کردستانی و عراق جیج آلیه دیبا کوه بوچه کردان قط بکن یعنی جی بری به سروکوزیر عراق دگود گرک همی درگاه کردستانی لگل دولت دی گرک رادستی جیش عراقی بکه ابایا معناه خود سروکوزیر عراق دخوازه تسلیم کردن کردستانی دخوازه ابایا گلو رسالت چیه نامه افان چیه فرمو یک اما تنیا یک پینا و یک رقمان ئەویش سەرباری هەموو جیاوازیەکانی فکری و ئایدۆلۆژی لە بینی حزبەکان و سەرکردەکان و ئیتیجاهاتی ناو کوردستان لە باشوور و لە ڕۆژاوا تەفاوت هەیە، جیاوازی هەیە زۆر ئاساییە وەکو هەموو دنیا. بەڵام لەسەر بەرژەوەندی باڵای نیشتیمان دەبێ یەک گفتوبین دەبێ یەک ڕوانگای گشتی دروستکەین بۆمانەوە بۆ ئەوەی کەوا بژێن. دۆستەکانی ئێمەش لە ئەوروپا لە ئەمریکا و لە شوێنەکانی تر داوای یەک پارچەیی دەکەن، داوای یەکگرتووی دەکەن. بگورن یەک پارچەی نا یەکگرتووی دەکەن، یەکگرتووی لەسەر بەرژەوەندی گشتی. ئێمە هیچ ڕێگەیەکی دیکەمان نیە، سەنگەری بەدیلیشمان نیە. یەک سەنگەر هەیە دەبێت هێزەکان لەسەرمانەوە و لەسەر بەڕێوەبردننی کوردستان تەفاهمێکی نیشتیمانیان هەبێ، تەفاهمێکی هاوچەرخ بێ، لێکتێگەیشتنەکە لێکتێگەیشتنی ئەم سەردەمە بێ کە یەک مەجال بۆ پێشکەوتنی ئابووری دوو پارچەی کوردستان بکاتەوە. لەم زەمانە هەر حکوومەتێک توانای پێشکەوتنی ئابووری نەبێ ناتوانێ نەخۆی بەڕێوە بەرێ نە بەشدار بێت لە بازاری ناوچەیی و جیهانیدا نە بەرژەوەندی هاوپەیمانەکانی خۆشی پێدابین دەکرێت. کەواتە ئەبێ ڕوانگایەکی نوێی واقعیانە گونجاو لەگەڵ خۆمان بۆ پێشکەوتنی اقتصادی دوو پارچەی کوردستان دروست بکەین و دۆستەکانمان هاوکاریمان دەکەن. دەبێت دەست بە پێشکەوت لەگەڵ ڕوانگاکە بوژانەوەی ئابووری لە کوردستان ڕوو بدات. ئەمە کارێکی قرس نییە، دەبێت بازرگانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر و دوورتریش دەست پێ بکات. اینجا پێشکەوتنی کۆمەڵایەتیەکە لە ڕێی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵاوە لە قوتابخانەکان و زانکۆکان دەبێت گۆرانکاریی زۆری تیا بکرێت. لێ مامۆستا مخابن ئەف خواستەک و ئەف هێوی باشن لە دەبەرادی ڕاستی ئاستەنگین سیاسی و ئەیدیۆلۆژیک دەرباز دەبێت لە ئالێ وەک ئەو تەوانی زمان ئەو جیاوازی و خلافین سیاسی دەبن ئاستەنگی لە پێش یەکگرتیە مالا کوردی ڕۆژئاوای کوردستانی دەستەلاتداریەک لەوێ دەرەیە حیات چ دەبەرێم دەکارن بپارێزن مالا کوردی یان لێ خودی دەرکەبە فەرموو. ئێمە تەجربەی 30 ساڵمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەوەی من دەڵێم دنیا لەسەر ئەساسی ئەوە بەڕێوەچێت و تۆشکە لە ئەڵمانیای لە بەرلینی ئەزانی دنیا چۆن بەڕێوەچێت. کورد ناتوانن بلووری خۆیان لێدەن و خۆیان لە دنیا جیاکەنەوە و خەریکی لاوکێ معدەنی بن بە ئایدۆلۆژیا سەر ناگرێت. بۆیە دەبێ بە توانایی گۆڕانکاری لە خۆماندا دروستکەین. گۆڕانکاری لە ئایدۆلۆژیادا، گۆڕانکاری لە جۆری معاملەی سیاسیدا، گۆڕانکاری لە فێربوونی دیبلۆماسی نێودەوڵەتیدا و هەروەها فێر بین کە یەکتریش قبول بکەین. هەر یەک بە توانای خۆی دەبێت بەشدار بێ، ڕێگاکی ترمان نییە. بە غەیری ئەوە نامێنین کاکە.
ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵدا زیاتر لە 4 جار لە نەمان گەڕاوینەوە. لە شەڕی ناوخۆ لە نەمان گەڕاینەوە، 2003 لە نەمان گەڕاینەوە، شەڕی داعش لە نەمان گەڕاینەوە و لە لێکەوتەکانی دوای ڕفراندۆمیش هاتنە سەر لێوانی نەمان و ئێستا بارودۆخێکە کە دنیا پشتیوانیمان دەکات، بەڵام ئەو پشتیوانیە بەردەوام نابێت ئەگەر نەتیجەیەکی معقول لە ناوخۆماندا نەبێت. بۆیە ئەو ڕێکەوتنێک کە لە 98 لە باشووری کوردستان و ئێستا لە ڕۆژاوای کوردستان ڕوویداوە نیشانەوەیە کە یەک کورد ئەتوانێت خۆی بگۆڕێت، ئەتوانێت یەک بگرێت، دەتوانێت جیاوازیەکانی خۆی قوڵ بکات. دووەم، دۆستەکانی ئێمە بە تایبەتی ئەمریکا تەمایان بە مانەوەی کوردستان هەیە، دەکرێت ئەگە خۆمان هەبین ئەوان بەردەوام بن. ئەم بەردەوامیە سبەینێ دەرگای دیکەی نێودەوڵەتیمان بۆ دەکاتەوە. بۆ نمونە ئێستا دوای 30 ساڵ لە هەرێمی کوردستان وەسیقەیەکی دیاریکراو لە UN نییە بە ناوی هەرێمی کوردستان، بەڵام لە ناو تەون و نەسجی عێراقدا UN تەرەفە لە بینی کوردستان و لە بینی عێراقدا. من پێم وایە ئەو کەسانە ڕاز دەکەن کە دەڵێن بەم شێوەیە زەمانەتێکی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان دروست بووە. هەر هەمان زەمانەت ئێستا بۆ ڕۆژاوای کوردستانی شەیە. باشه لێ پارتیەکی ئەدیۆلۆژیک، پارتیەکی هەموو کریانên دنیای د سیاسەتا خویا وان وی ڕەدبینە، ئەوایە 40 ڕۆژ ئەوای کوردستانی هەروەها gelek هەرێمی باشووری کوردستانیژی وەک میناک شنگال ئانەها gelek rêbazên yan jî serbazên kogirîdayî PKK wirdane، yani astengiyan datînin pîşa bê siyaseta yekgirtû a navbera Kurdan de. Partiyekî wisa ideolojîk dikarê li hevatina Kurdî yekrêziya mala Kurdî lê xwedî derkeve gelo, dikarê hevaltî û emqil stratîjî ji bo Kurdistanê li gel başûr bigîne şexsiyeteke Kurdistanî û bilind ji ber ku Kurd di derfeteke dîrokîr derbas dibin. Em îro dem û zemen gelekî hesas e. Fermo. کاگەنایەت PKK تا دوێنێش پەیەدە لە ڕۆژاوای کوردستان بەم ئایدۆلۆژیا و توندڕەویە بەڕێوە ئەچوون و زەرێکی زۆرمان کرد، هەمومان ڕۆژاوای کوردستانی زەرێک. ئێمە جیاوازین بەشێکی زۆر لە بزوتنەوەی سیاسی کوردستان تا ئێستا ئایدۆلۆژیستە و چەکی بەدەستەوەیە بەڵێ، بەڵام دەبێت ئێمە قبول بکەین ئەوە واقعی سیاسی ئێمەیە. ئەوە یەک. دوو، سەرباری هەموو جیاوازیەکان دەرگای گفتوگۆ بەردەوام بێت تا لێک حاڵی بین، هیچ ڕێگەی دیکە نیە. ئەوە لێک حاڵی بوونە کە سەرنجام وای کرد پەیەدەیەکی تند بێت، داخلی تەحالوفێکی باش بێت. هیوادارم ئەوە لە ڕووی عەمەلیەوە بگاتە قۆناغێکی زۆر باش. هەر هەمان شت دەکرێت لەگەڵ PKK ئەگەر لەسەری بەردەوام بین لە گفتوگۆکردن، لە ڕەخنەگرتن، سەرنجام ڕێگەمان نییە، هەر دەبێت PKK بێتە سەر مێزی هی گفتوگۆ و تەفاهم لەگەڵ هەموو ئەو ئەطرافانەی لە هەرێمی کوردستان بێت، لە ڕۆژاوا بێت یان لە باکووری کوردستان بێت. ئەوە پرۆسەیەکە دەستی پێکردووە، لێی نەترسین باشە، چونکە پێشی PKK حزبی وەکو مجاهدینی خەڵک هەبوون کە ڕاستە لە کورد دوورن، بەڵام لە نێو ئێراندا هێزێکی گەوران هەر بە سەرپەرشتی ئەمریکا بوون بە حزبێکی ئێستا لە مەیدانی گفتوگۆ و ئەلتەرناتیڤی ئێرانیدا دەنگێکیان هەیە. PLO منەظەمەی تەحریری فەلەستین بینیمان چۆن دەستیان گرتن و هێنانە ڕامەڵاتیانان و حزبی تریشان. یعنی ئەمریکا و غەرب تەجربەیان لە ڕامکردن و لە تعدیلکردنی ئەحزابی تندڕۆی چەپ و هەیە، چ لە ئەمریکای لاتین چ لە ئەفریقیا و بەتایبەتی لە ئاسیادا. ئێستا ڕاوەستە کورد بەو هەموو عەدالەتەی کە بۆ خەزەکەی هەیەی بەو دەورە گرنگەی کە لە شەڕی دژی داعش بینیم، ئیحتیمامی نێودەوڵەتی بۆ ڕامکردنی PKK هەروەکو چۆن بۆ بەردەوامی لە ڕامکردنی پەیەدا و لە عینی کات لە زیادکردنی واقعبینی حزبەکانی دەرەوەی PKK و پەیەدەشدا دەوریان هەیە و دەبێت ئێمە ئەو توانایە لە خۆماندا دروستکەین، یعنی گوێ خۆمان بکەینەوە زاین تەرەفی مەقابل دەڵێت چی و لە عینی کات زمانێکی بە تەفاهممان هەبێت تا یەک ئامانجی خۆمان بگەێنین و لە تەرەفی دیکە شتێ بگەین. دنیا تەنیا بە حیوار ئەتوانێت وڵات بەڕێوە بەرن. مامۆستا
بله در روژن داویده روحانی و فلادیمیر پوتین و اردوغان جوینک آنلاین چه کرن تیده تکذی کرن لسر یک گرتیا یعنی یکیتیا آخا سوریه هر وها آوا و حکمداریا کردی جی رد کرن و لدیجی ویج درکتن و ام تجاری قبول ناکن که تو اوتونومی جی آلیه کسان و ور راگهاندن يعني معناه خو لديجي مشروعه لديجي بروسيسا كردينه قالوا او جيفينا هي او قرارو بريارين هاتن برن ايرو دما درد كبير لديجي يكيتيا كردينه ولديجي باشوري كردستاني تحديدا لديجي يكيتي وهلوستا باشوري كردستاني ده ولديجي هلوستا امريكا نجي عيني وقت جبركو امريكا وباشوري كردستاني سرپرشتيا تفاهمات لروجاوای کردستانی دکن لآلیه دیجی روحانی و پوتین و اردوغان جی لدیجی وان به درد کهون وینا کوکیا هان امی چوا خوندنا تجربه چوایا جاري ام سي دولتا هلوستيان وكو يكنيه روسيا باشكرا لقل کێشەی کورد ڕوانگای تایبەتی خۆی بە پێی بەرژەوەندی خۆی هەیە و پێشی چەند مانگێکیش کەمتر لە ساڵێک وەزیری دەرەوەی رووسیا هاتە هەولێر و بەتاکید کاریگەرێکی زۆرشی هەبوو لەو گۆڕانکارانەی کە لە ڕۆژاواش لە مەساری شەڕ و تەفاهومەکانیش کە ڕوویاندا کاریگەرێکی زۆری هەبوو کەواتە رووسیا حیساب نەکەین وەکو تورکیا وەکو ئێران بەرژەوەندەکانی رووسیا وا دەکات داخلی هەندێک محور بێت خودی ئێران و تورکیاش کە دژی میلەتی کوردن بەڵام هەر یەک لەو دوو دەوڵەتە ناتوانن ئینکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن هەردوو دەوڵەت کۆنسۆلیان لە هەولێر هەیە سەرۆکی کوردستان لە وڵاتی خۆیان بە ئاڵای کوردستانەوە ئیستیقبالەکەن پەیوەندی بازرگانیان هەیە و بە پێچەوانەی ئەوانش هەرێمی کوردستان حەلیفی ئەمریکایە پایگەکانی ئەمریکا لە کوردستانە ئێستا ئەمریکا لە ڕێ عەسکەری و چەکەوە توانایەکی زۆری لە کوردستانش کۆکردەوە کە لە هەر کێشێک ئەگەر نێودەوڵەتی پەلامار بدرێت ئاسان نابێت دەپارێزرێن سەرباری ئەوێنی ئەوە نیشانەی ئەوەیە کە کوردستان هێندە لاواز نییە لە ڕووی عەمەلیەوە لەکوێ لاوازین لە بەڕێوەبردننی خۆماندا لە ڕوانگا لە بۆ ئیسلاحاتدا لە ڕوانگا بۆ پێگەیاندن بۆ پەروەردە من ئەزانم لێرە دوای 30 ساڵ کە لە پەروەردەکردنی 3 جیلدا نەخسمان هەبووە چ توانایەکمان لە دەستچووە ئەوە ئێستا لە 2011 9 ساڵە لە ڕۆژاوای کوردستانی شوایە زانکۆکانی کوردستان لە هەردوو پارچە پێشکەون ئەمانە زۆحفەکانی ئێمە کاتێک ئێمە نەوتێکی زۆرمان هەیە ئاوێکی زۆرمان هەیە کشت و کاڵێکی زۆرمان هەیە بەڵام کار ناکەین بەڵام ئاو لە تورکیا دێنین ئەمە زۆفی ئێمە ماست لە ئێران بێت زۆفی ئێمە سەوزەی هەرێمی کوردستان لە تورکیا و ئێران بێت و سەوزەی ناوخۆی فرادە ئەمە وەزیفەی قووەتی ئێمە لەوێوە دەست پێ دەکەن عدالەتی ئێمە لە دنیا مامۆستا یعنی نامەی سیاسی ژە ئالیە ئیران و تورکیا دەبێت تایبەت ئەو نامە نایە خویاکردن یانجی مەروفێم ناکرد کو ئەو نامە ji بۆ هەرێما کوردستانەیە دەبێژن کوچێ نابێ ون دەربازی ڕۆژئاوایی کوردستانی ببن ئەوایان نامەیەکی وازەحە ئەوایش بۆی باشووری کوردستان بۆ ئێمە دەست و پێمان نەبەستراوە ئەو نامەیە ڕێگەمان پێ بدەن بە هەر نامی خۆیان بنێرن ئەنی یەکێک لەو شتانێک کە لە دیبلۆماسی دەبێت فێری بین زۆر وڵاتان نامەی خۆیان دەنێرن فشاری خۆیان دەنێرن هەرەشە دەکەن بەڵام شەت نییە بتوانن بێن دەستمان ببەستن و وەکو هەندێک لەو ڕێی جمهورانەی دەور و بەرمان پەنجەڕا دەوەشێن شەو و ڕۆژە قسە دەکەن و سەرنجام هیچ نابێت ئێمە ئەتوانین لە ژیان بەردەوام بین بەڵام دەبێت زۆر خۆمان کۆکەینەوە پێشکەوین لە هەموو ڕوویەک بەس لێ مامۆستا ئالیەدن بەرسەبەکە ئەمریکانە دا ئەمریکا gelek قوت و hêzê xwe eskerî derbazê Rojavayê Kurdistanê kirin piştî civîna her sê serokên İran û Rusya û Tirkiye ve li wê derê li Tilgoçerê firokgeheke eskerî peyda kir û quwetên xwe û hêzê xwe eskerî jî bir li wê derê firokgehê evayan ne bersiveke siyasî jî ji wan raye
جموجۆڵی عسکەری ئەمریکا لە دوو پارچەی کوردستان هەموو ڕۆژێ وەختێک زیاد دەبێ وەختێک کەمە بێ مەسەلەیەکی دیکەیە عەمەلیان ئێستا کوردستان بە دوو پارچەکەی بۆ بە قاعدەیەکی گەورەی عسکەری کە ئەمریکا پشتی پێ دەبەستێت و لە ڕاستیدا جیا لە ئیسرائیل و سعودیا کوردستان ئەمریکا و ئەوروپا جێگایەکی تری ئەمین و هاوپەیمانی وەکو کوردستانیان دەست ناکەوێت و نیشیانە خۆشیانەوە باش ئەزانن و شەڕەکەش لەم منتیقەیە شەڕ لە منتیقەی ئێمەیە ئێستا لەگەڵ کە بەرژەوەندی هاوپەیمانەکانی ئێمە شتیا بێت بۆیە من زۆر حساب بۆ ئەوە ناکەم کە لە بەیانێکدا ئێران و تورکیا چی ئەڵێن عێراق پەیدیان دەکەیان ناکە ئەبێ گوێی بۆ بگرین ئەم هەرەشە هەموو ڕۆژێ هەیە ئەمە شەڕی نەفسیە کە لەگەڵمان دەکەن شەڕی نەفسیە چونکە ئەوان لە ڕۆژانی دوای ڕێفراندۆم هەموو ڕۆژێک کۆ دەبوونەوە بەڵام نەیانتوانی لە سنوورەکان یەک متر بێنە پێشەوە. بله يعني مامۆستا جیۆسیاسیا عێراق و سووریا بە بەربە گواردنێ دەچن بە بەربە گۆڕاندنێکێ دەدەچن ئیرۆ نەخشەیە سووریە نەما وەکە بەرێ بەدگەر 2011 وەکە چاوە نەخشەیە سیاسی و جوگرافی لە هەندری عێراقی هاتە گۆڕات هەروەها باشە دە پێشە ڕۆژێدا بنڕیناتە وەک ئینسانێکی پسپۆرت دەبی واریدە تو چاوە دەنڕێ لە نەخشەیە سووریا و عێراقی تایبەت دە 10 ساڵێن وەرێدا دە 10 ساڵێن پێشدا تو چاوە دەبینێن نەخشەیە سیاسی دواری ئۆکۆنۆمی هەروەها دەبێژن زمانی سیاسەتی ئۆکۆنۆمیە تام ئەم فێم دەکەن دەژی ئانی زمان دەگو کوردستان زەنگینە کوردستان هەروەها کۆلاخوا هەیە پەترۆل هەیە حەسن هەیە زێر هەیە ئاخ هەیە ئاف هەیە سرشت هەیە باشە لێ دواری سیاسیدا نەخشەیە ڕۆژێن وەرە بنڕیناتە تەسەوراتە دەبێژە بێ چاوە جارێ ئەم نەخشەیە کە هەیە دەبێت ئەو باش بزانین شتێک بە ناوی بەردەوامی کوردستانی باشوور یا هەرێمی کوردستان نییە بەبێ بەردەوامی ڕۆژاوای کوردستان ئەگە بمانەوێت پێشکەوتنێکی باشە بێت بۆیە دەبێ ئێمە مشوری پێشکەوتنی حکوومەتی هەردوو لا بخۆین بەو مانایە نیە کە دوو حکوومەت ئەتوانین تێکەڵکەین نا بەس دوو پارچەی کوردستان ڕۆشنبیرانی دوو پارچەی کوردستان سیاسەکانی هەردوو پارچەی کوردستان دەکرێت داخلی دراساتی باش مناقەشاتی باش و لێکۆڵینەوەی زۆر باش بن کە ئەمانە یارمەتی فراوانبوون و واقعبینکردنی مێشکی سیاسیەکان بدات و نەخشەی داهاتوش ئەوەی تۆ باسیەکەی سیاسیەکان لێکێشن سەرکردەکانی سیاسی ئەیکێشن هەر کاتێک سەرکردەکانی سیاسی توانیان کاری بەڕێوەبردننی سیاسی جیاکەنەوە لە ژیانی کۆمەڵایەتی و اقتصادی بە شێوەیەکی مطلق مەبەستم نەیکەنە حکوومەتی شمولی و تۆتالیتاری ئەوە بواری پێشکەوتن دەبێتەوە پێشکەوتن لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی اجتیماعیەوە دەبێت لە هەردوو پارچە ڕوو بدات و ئەو پێشکەوتنە بازاری گەرمی کوردستان دەکاتەوە ئەو بازارەی کە جیا لە نەوت و سەروەتەکانی دیکەی ژێرزەمینی کوردستان منتیقەیەکی ترانزیتی گەورەشەوە ئێمە لەو 30 ساڵدا بینیومانە کە بەرژەوەندی وڵاتانی دیکەش لێرەوە تەمین دەبێت بۆیە دەبێت زۆر بە دیقەتەوە بە نەفەسێکی درێژەوە ئێمە بیر لەوە بکەینەوە چۆن کەرکوب دەگەڕێتەوە دەبێ بگەڕێتەوە دەبێ عەفرین و دوای عەفرینیش بگەڕێتەوە یعنی ڕوانگای ئێمە دەبێت ڕوانگای ژیان و مانەوە بێت نەک ڕوانگای ئایدۆلۆجیا بڵێن ئەگەر ئەمن نەبم با کەرکوب بۆ عێراق بێ یان یەکێکتر بڵێ ئەگەر من نەبم با عەفرین بۆ تورکیا بێ یان بۆ سووریا ئەوە میلەتی لەسەر دروست نابێت دەوڵەتی لەسەر دروست نابێت حکوومەتی لەسەر بەڕێوە ناچێت دەبێت خەریکی ئەو کێشە گەورانە بین ئێمە تا ئەو کێشانە حەل نەکەین ناتوانین بیر لە نەخشەی گەورەتر بکەینەوە ئەگەر ئێمە لە 10 ساڵی دادێ دوو حکوومەتی کوردستانیمان هەبن وەکو تایوان کە سەربەخۆ نیە بەڵام مەجالیان بۆ کراوەتەوە لە ڕووی اقتصادیەوە پێشکەون لە ڕووی اجتیماعیەوە متەماسک و لە عینی کات کراوە بن یعنی ئێمە ناتوانین وەکو پاکستانی و عێراقی و وەکو منتیقەی حەمس و حەمایە چیە لە سووریا ئیخوان و چی بن و بمانەوێت دنیاش پشتیوانیمان بکات کورد دەبێت باش بزانێت کولتور و دینی خۆی دەبێت مامۆستا دەبەردا پێویستیا چی هەیە پێویستیا وەک ئینستیتوتێن وە هەیە
وەک ئینستیتوتێک لێکۆلین و گەشە پەیدانە لە کوردستانê ون وەک ڕێخستنê saziyên medenî sivîl divê astê de rola we wê çi be û nameya we çi be ji bo civata komkirina nivîskaran, rewşenbîran, pisporan, mamostan ji bo bikaribin projeyeka wisa ji her du perçên Kurdistanê re bidin pêş divan salên dawî de ji bo karîsetên dîneyên serê me fermo. دەبێ بە دەنگی بەرز بڵێین زمانی ئەوە نەماوە کەسێک لە خۆیەوە بیر بکاتەوە دوایی نەخشە پێشکەش بێت. هەموو ئاکادیمیەکانی کوردستان، هەموو خوێندەوارەکانی کوردستان بە مانای خوێندەواری مەرحەلەیەکی علمی هەبێت ئەتوانن بەیەکەوە لە مەرکەزی جیاجیا، لە سەنتەری جیاجیا، لە ناو زانکۆکانی کوردستانە، لە ناو شەریکەکاندا کاری دیراسەکردن و لێکۆڵینەوە و فێربوون ببێتە شیعاری ڕۆژ. ئەوەیە کە دەنگا لە پێش ئێمە دەکاتەوە. هەر ئەوەشە کە تەفاهمی سیاسی دروست دەکات، هەر ئەوەشە کە نەخشەی پێشکەوتنی اقتصادی پێشکەش دەکات و هەر لەو پرۆسەیەشدایە کە کەفاعەتی سیاسی نوێ دێنە پێشەوە، کەفاعەتی اقتصادی دێنە پێشەوە و کەفاعەتی علمی دەبوژێنەوە. ئەلەم پرۆسەیەدایە کە پرۆژەی پێشکەوتنی کوردستان لە دوو پارچە بەد جیاوازیەکانیان کە ئێمە ئێستا ناتوانین تعریفی بکەین چونکە دەست پێ نەکراوە دەبیندرێ دێتە پێشەوە و بەرهەمی بۆ ژیانی عەمەلی کوردستان دەبێت. ئەگەر کوردستان بتوانێت ژیانێکی اقتصادی و اجتماعی باش بژێت کەواتە توانای مانەوەی هەیە. ئەگەر توانای مانەوە هەبێ ئەبتە شەریکێکی باش بۆ هاوپەیمانەکانی. نەبینە شەریک کاک عنایەت ناتوانین بمێنین. شەریک وەزیفەی هەیە، ئەرکی بە ئەستەوەیە و مافێکی هەیە. ئێمە بێ شەریکی سیاسی عسکەری و اقتصادی هی اجتماعیش بین. ئێمە دەبێت لە کوردستاندا زۆر بە دیقەتەوە لەوەی کۆمەڵایەتیشەوە پێکهاتەکانی کوردستان کە غەیرە کورد و غەیرە مسلمانن بیان هەینە ئاستی خۆمان، یعنی بەقەت کوردێک هاوڵاتی بن. تا ئێستاش لەوەدا کەم و کوڕیمان هەیە. هەموو ئەو بوارانە ئەبێ ڕۆشنبیرانی کوردستان، ئیلیتی نوێی کوردستان، هی خوێندەوار، هی زمانزان، هی دنیادیتا بە دنیادا بڵاو بینەوە، تەجربەی دنیا تێبگەین. ئەو دیاسپۆرای کورد کە لە دەرەوە هەیە ڕەبتێکی بۆ دروست بکرێ، شەبەکەیەکی مەرن هەبێ کە بتوانێ یارمەتی وڵاتی خۆی بدا، بە فکر بێ، بە اقتصاد بێ، بە سیاست. بله مامۆستا جوان بدور نەکەبن ئەم پێشتەوە هەنستە ڕەڤەندا کوردی پرساد دەویە ئەو من چێکردبوو ئیرۆ سێزەر لەسەر ماسەیە قانون سێزەر کۆ لە دژی سووریە و دەولەتێ کۆ vê qanûnê derbajî bikin sizateye girtin li hemberî wan li berhemberî wan. Herêmên Kurdî Kurdistana Başûr û herêmên Kurdî li Rojavayê Kurdistanê gelo wê dibin zor û zextên sêzer de wê bikaribe berdewamiya ekonomiya xwe bike iqtisad warê iqtisadê de wê bikare meîşeta gelê xwe bikin wê çareserkirin wê çawa be û wek merkezekî lêkolînan we tu agahî we tu xwendin we tu lêkolîn kiriye ji bo vê meselê ku zerara sêzerê li ser herêmên Kurda wê çiqas giran be. تەجربەی 30 ساڵی هەرێمی کوردستان قۆناغی جیاجیاتیەوە. قۆناغی یەکەم لە 92 تا ساڵی 2000 قۆناغێکی زۆر سەخت بوو کە ئێمە لەگەڵ عێراق لەژێر ئابلوقەی نێودەوڵەتیدا بووین لە هەندێک ساڵاندا نان نەبووی خۆین. دوایی هەوبوو مەسەلەی نەوت لە مەقابل خۆراکات. لە 2003 بەولاوە کورد کە بوون بە شەریکی ئەمریکا و بۆ ناوبردنی سەدام حوسێن ئەم خۆناغە نوێیە هات کە بوژانەوەیەکی اقتصادی زۆر وەک دەرگاکانمان دەسەکرانەوە کە بە دنیادا بڵاو بینەوە. لەو 30 ساڵەدا دەرکەوت کە کوردستان بەشی ئەوەندە سامانی هەیە کە بتوانێت خۆی بژیە، توانایی خۆ بەڕێوەبردنی هەیە، هێزەکانی سیاسی ئەتوانن یەکتر قبول بکەن ئەگەر بیانەوێت، بەڵام پێویستیان بە تعدیلی ئایدۆلۆژی هەیە. ئەبێ وردە وردە لە ئایدۆلۆژیا دوورکەونەوە. ئەم زمانە زمانی ئایدۆلۆژیا نییە. لەوەدا با پەلە نەکەین بە 24 ساعت هەر کەسە ئایدۆلۆژیەکەی فردا، بەڵام دەبێت باش بزانین نە زمانی سۆسیالیزمە، نە زمانی دیکتاتۆریە، نە زمانی شمولیەتە، زمانی بوژانەوەی ئابووری و پێشکەوتنی اجتماعیە. ئەگەر بوژانەوە هەبێ، ینی تەنمیەی اقتصادی اجتماعی هەبێ،
ئەو کات ئیلیتێکی نوێ نوخبەیەکی نوێ دەبێت بێتە پێشەوە کە پێی وابێت دۆڵەمەندبوونی ئەو لە دۆڵەمەندبوونی حکوومەت و دەوڵەتەکەیدایە. ئەو کاتەیەکە وردە فەساد کۆتایی ئێستا ئەوەی کە پشتی ئێمەشکاندوە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان گەندەڵیە فەسادی اقتصادیە کە ئەو سەروەتەی بەو کێشانەی کە تو باز دەکەیت لە کوردستان کۆ دەبێتەوە، بەڵام کارمەند و مەسئول و سیاسەتمەداری کوردستان زۆر بە ئینسافانە دەست دەخەنە ناو سامانی وڵاتوە پەخشای نەکەن وەکو هونەرمەندێکی کوردستان وتی. ئەمە تەنیا بە پێشکەوتن کۆتایی دێت، بە نەسیحەت کۆتایی نایە، بە دروستکردنی سیستەم کۆتایی دێت، بە چاوەسوورکردنەوە کۆتایی نایە. سیستەم هەبێ و کادر هەبێ، کادر هەبێ حکوومەت بەڕێواچێت. ئەنجا ئەم سیستەمەیەکەوا دەکات کورد لەو سەختی کە تو باس کرد بتوانێت بمێنێتەوە. کورد تەنیا بە هاتوو هاوار ناتوانێت دنیا لە خۆی کۆکاتەوە. بەوەی کە ئێمە شەڕی داعشمان کردێت کردمان و خەلاص پشتیوانە بۆ ئێمە بڵێ ئەوە دنیا هاوکاریمان دەکات. بەڵام کە دنیا هاوکاریمان دەکات توانای فێربوونی خۆ بەڕێوەبردنمان هەیە یان نیمانە. ئەگەر نەمان بێ ڕۆژگارێک دێ بەجێمان بێەوە. بله مامۆستا لەگوری تێخویاکردن لەگوری لەوحە لەگوری تابلۆ لە پێشمە یا سیاسی بێترژی لە ڕۆژاوای کوردستانê gelek herêmên Kurdî medan der ji dest me çûn wek Efrînê taybet rewşek Efrînê û taybet heye yani noxtek gelekî îstratîjî bû ji ava spîva ji behra spîva zor nêzik bû. Li gorî nirîna te texmîna te şengal îro ne bi ser Kurdistanê bayê wek têxuyakirin yani bin destê xelkê de ye bin destê Ereba de ye û her wiha Efrîn û deverên dijî ji Kurdistana Sûrî yan Rojavayê Kurdistanê Türk derbas bûye. Ji mentalîteta Tirkiye ji hişmendiya dewleta Tirkiye dema derbasî dewleteke dî dibe axeke ti dibe tu carî venagerin, tu carî xwe venakêşî ji paş te, tu carî derneketî wek Qibris mîsaleke zor berz e, mînaka zor berz e. Gelo li gorî nirînên wê îstratîjî tu dibêye ku Efrîn rojeke ji rojan careke din vegere desthilatdariya Kurdî be vegere ser yani hevalên xwe milletê xwe gelê xwe tevlî nexşa Kurdî bibe dundirê Sûriyê de wek min got Şengal û Kerkûk û Efrîn mînakên berzin e. Tu çawa van sê xeleka dinire? تەنیا بە داخلبوون بە تەونی دیبلۆماسی نێودەوڵەتیەکە ئەم منتیقە ناتوانن بگەڕێنەوە. ئەم منتیقە دەبێت دوو حکوومەت لە سیاسەتی دەرەوەی خۆیاندا زۆر واقعبین و زۆر مجاهد بن بۆ ئەوەی کە بە هاوکاری هاوپەیمانان و بە مەبەستی تۆ حکوومەتی لە ڕۆژاوای کوردستانی کورد و مەبەستی تە حکوومەتی باشووری کوردستان. بەڵێ دەبێت هاوکاریەکە بکەن و دەبێت ڕوانگەی خۆشیان بکەنەوە چونکە ئەم ناوچانێکە لە دەستمان چووە معادلەیەکی عسکەری لیان ساندوینەوە و ئێستا ئەم پێکدادان و شەڕی عسکەری لە منتیقەکە تەواو نەبووە. بەتاکید کاتێکە شەڕ کۆتایی دێ سنوورەکان ئیستیقرارەکەن تا ئەو کاتدا مەجال زۆر ماوە، مەجال بۆ دەوری کوردان زۆر ماوە و دەورە هەر نابێ عسکەری بێ. بەتاکید بواری دیکە یعنی دوو حکوومەتی باش لە دوو پارچەی کوردستان زامنن بۆ ئەوەی کە ئافرین و کەرکووک بەرەونەوە سەر کوردستان و بەبێ ئافرین و کەرکووک ئێمە وڵاتێکی دۆڵەمەندی باشمان نابێ و دەرگاکانمان سەر ناکرێنەوە. بله مامۆستا هەنێک ji lîkolînerên Ereb dibêjin her wiha ragandina Îsraîlê jî vê fikrê dide pêş dema însan teqîb bike guhdarî nivîskar û rewşenbîrên bi taybet dewletên Erebiyên Xelîc yên Kendavê İmarat Seûdiyê dewletên wisa li Xelîc dibêjin û her wiha wek min anî ziman jî gerek ser nivîser û nivîskarên İsraîlî jî wisa dinivîsîn di ragandina xwe de dibêjin Kurd û Erebên Xelîc و إسرائيل بحوجداري حلفكينه بحوجداري أليانسك سياسي عسكري اقتصادي اقتصادينه جبوي لهمبري امبراطوريا عثمانية نو وفارس هم بسكنن هر وها ديواركي وقت ديوار برلين پیدا بكن 200 سال ورده تا عرب وإسرائيل وكرد هنكي بآرامي بجين جبين رينيرا آسو تشاوا دبينه خوندنا تجبين رينيرا چي هر بخويان ليكولروا سیاسیەکانی نزیک لەسەر کردایەتی سعودیە و خەلیج و ئیسرائیلیش چەند ساڵە لە ساڵی 2012 پێش چوار لە ساڵی 2012ەوە پێم وایە ئەو مناقەشانەیان کردوتەوە کە تەمینکردنی استراتیژەتی دووری ئەوان بە هەبوونی
دەوڵەتێکی گەورەی کوردستانە بەڵام ئەو دەوڵەتە گەورەی کوردستانە ئێمە بینیمان کارێکی ئاسان نییە و بەدەستی ئێمە بەتەنێ دروست ناکرێت بەدەستی دۆستەکانیش دروست ناکرێت ئەجا ئەم بارودۆخەنێ دەوڵەتی کە ئێستا هاتووە ئەو ڕێگانەمان بۆ دروستەکە کە پێیا تێپەڕن ئێستا ڕێگەکەوایە دوو پارچەی کوردستان دوو حکوومەتی هەیە کێ دەڵێ سپەینێ پاشی 5 ساڵی تر 4 ساڵی تر گۆڕانکاریتر نابێت نابتە 3 حکوومەت و 4 حکوومەتیش ئەو کاتەیەکە ئەمە دەبێت زۆر واقع بمێنی ئەو واقعەی کە تێئاژێین بیخوێنەوە پەیوەندیەکان هەمیشە دروستکەین و تەرمیمیانکەین و بەرەو پێشەوەیان بەرین ئەگەر کوردستان بۆ خۆی حکوومەتی باش و بەهێزی نەبن ناتوانێت هاوپەیمانی ئیسرائیل و سعودیە بێت لەوانەیە سبەینێ گۆڕانکاری لە دەوڵەتەکانی دەور و بەرمان بە باشی ڕوو بدات هاوپەیمانی دیکەشمان بۆ زیاد بن لە ناوچەکە مەجال دەرگا بۆ گۆڕانکاری یەکجار زۆر کراوەیە وەکو گۆڕانکاریەکانی ساڵی دوو دەهەی یەکەمی سەدەی بیستەم وایە کە ئێمە بەداخەوە ئەو کات کورد بە هەر شێوەیەک بوو زەرەری کرد ئەم جارە نابێ زەرەر بکات وێ دەچێ زەرەر نەکا بەڵام تەواویش عەقلی خۆی بەکار نانێ عەقلی خۆی تەواو ناکاتەوە ئەم بەرژەوەندی حزبی بەرژەوەندی سەرکردەیی و ڕوانگای ئایدیۆلۆژی ئەم سێە ئێستا دەست و پێی پێشکەوتنی ئیدارەی ناوخۆی کوردستانی لە دوو پارچە گرتووە لە شوێنێک زیادە شوێنێکەمە مەسەلێکی دیکە سەرکردەیەک زۆر ئەوی دیکە تێناگا ئێمە ناینە ئەو بوارە چونکە دنیا بە یەک پاکەت تەماشای کوردستانەکە تا ئەم کوردستانە پێش نەکەوێ تا ئاواتی ئێمە نەبێتە هەبوونی وڵاتێک کە دەوڵەتێکی هەیە ناتوانین دۆڵەمەند بین مناڵەکانمان پێ ناگەن کاگە نار ئێمە لێرەین ئێوەش لە ڕۆژاوای کوردستان مناڵەکانمان دەخوێنن شتێک بە ناوی کوردستان و بە ناوی دۆڵەمەندی و بە ناوی دەوریان لە ژیاندا نییە کاکە خۆ ئێستا نیە 100 ساڵ بەردەوامە ئێمە هاوڵاتی دەرەجە 4 و 5مین ئێمە لە هەندێک مەجاردا وەکو عەبد تەماشامان دەکەن کارەکە هەندە ئاسان نییە بۆیە خۆتونکردنی دەوێت لەم زەمانەدا خۆتونکردنی کوردستان بەو مانایە کە مێشکی خۆی بکاتەوە ئیحتیمام بە ناوەندەکانی علمی خۆی بدا ئیحتیمام بە پەروەردە بدا کەفاءاتی نوێ دەرگای بۆ بکەتەوە کەفاءاتی پێگەیشتوو ئەوەی کە لە ئابووری ئەزانێت نەک قاچاقچی بێ بە وەزیر نەک شۆڕژگەری نەزان ببێ بە وەزیری پەروەردە ئەو هەنا ئێمە کەفاءاتی خۆمان دەبێت جورئەتی هێنانە پێشەوەی کەفاءاتی علمیمان هەبێ کەفاءاتی کە پێگەیشتون لە بوارەکانی پێگەیشتن بەڕێوەبردننی وڵاتدا بێنە پێشەوە و هاوکاری هەبێ و تەفاهم هەبێ حیوار هەبێ و بڕۆمان بەوە هەبێ کە لە نەتیجەی ئەم پرۆسەیەدا ئەنجا نەخشەی نوێ دێنە پێشەوە ژیان هەروایە مامۆستا ئەم بەبەر بە داویە پروگرامێ دەچن لە باکووری کوردستانê بە حەزاران گوندقڕ بوون ملت دەرباز بوو کوچبەر بوو هەروەها دیاسپۆرên تورکیê کەمبەرا ji millet کورد لە دەردوورا ئەستەمبولê و ئەنقەرê و ئزمیرê و فەقیرên کورد لەوێ دەرێ بوونە کوچبەر بە ملیۆنان هەروەها gelê کورد بە ملیۆنان دەربازی ئەوروپایê بوو کاریسەتا حەلەبجی هەروەها دیسا ji başûrî کوردستانê ڕەدیان و دەرباز بوون و کوچبەری ئەوروپا و هەمە دەولەتên دنیایê bûn îro jî mixabin ew pêl li Rojavayê Kurdistanê jî hate peyda kirin gelek bi sed hezaran ji Rojavayê Kurdistanê jî hatine Ewropayê îro ev kapîtal û sermiyaneke beşerî sermiyaneke ji gelê Kurd ji xelkê Kurd li Ewropayê îro du cîl du nifş li paş hevdû du generasyonên Kurd li vê derê li Ewropa dibin xwediyên xwe zarokan peyda dibin li vê derê îro evaya sermiyanekî zor giring e li ser warê استراتیجی کوردستانی گلو نرینا ته وقت مرکزه ji bo lêkolînan ku cenaba serkirdeya wê û serkîşiya wê dike nirînên we çi ne ku gava ev sermiyana Kurdî li Ewropayê di pêşerojê de ji bo îstratîjiya Kurdistanê bibe sermiyanekî beşerî bibe hêzek quwetek ilmî quwetek zanyarî quwet û hêzek دیپلۆماسی و لۆبیەکی بلیزێ نەرینێن te çi ye û rîsale nameya te ji bo van çi ye merû çawa dikarê vê caliyê vê revenda han serkêşiya vê revendê bike bi nirîna te fermo ئەم ڕەوەندە لە نەتیجەی ئەو زۆڵما گەورەی کە تاریخیان بەسەر کورد داهاتەوە خۆناغەکانیشی دیارن بە ئاوارەبوون و مەساتێکی ئینسانی گەشتونەتە ئەوروپا بەڵام ئێستا کە گەشتونەتە ئەوێ
خێر و نیعمەتێکی زۆری تێدایە بۆ کوردستانیش ئەوەیە ئەتوانن لەوێ جگە لەو پێشکەوتن و پێگەیشتنی کە هەیە خزمەتی وڵاتی خۆیان بکەن، ئەتوانن سەفیر و دەنگ و ڕەنگی وڵاتی خۆشیان بن لە کاتی پێویستدا. وام پێویستی قەت کۆتایینە ئەگەر ئەمڕۆ بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەتەکانە کە هجومی سەر کوردستانەکەن سبەینی بۆ کاروباری ئابووری و علمیە هەر ئەوەی کە جوو لەگەڵ ئیسرائیل دەیکەن یانە جاری دەوڵەتانی دیکە هەنە کە لە دنیادا بڵاو بوونەوە هاوکاری دەوڵەتی خۆشیان دەکەن. من پێم وایە دەبێت حکوومەتی کوردستان لێرە و لە ڕۆژاوای کوردستانی زۆر بە دقت ئەو بوارە دیراسە بکەن و لە هەیکەلی حکومی کوردستاندا جێگای بۆ بکەنەوە، ینی پەیوەندێکی بەردەوام هەبێ ئەو پەیوەندیە لەڕێ بەڕێوەبەرایەتیەکانە، یان ئێستا دەکرێت هەر بوارێک لە کوردستان ڕاستەوخۆ پەیوەندی بە هەر کەفاعەتێکی یەک نەفەرشەوە لەو سەری دنیا کە کورد بێ هەبێ و وابێ کە لە کوردستان بزانن ئەو کەفاعەتە علمی ئەو توانایی کە لە دەرەوەدا هەیە لەکوێیە، تواناییەکە بە کەڵکی چی دێ، چۆن دەکرێت پەیوەندی پێوە بکەوە. ئەمە سیستەمێکی منەظەمی ئەوێ، داتایەکی باشی ئەوێ، پەیوەندیکردن بە ئیستیفادەکردن لە توانایی ئەوان ئەوێت. ئەگەر حکوومەتی کوردستان ئەم بە باسی هەرێمی کوردستان هەمجارێت بیەوێ ئەو ئەتوانێ بکات تا ئێستا نەیکردووە، چونکە هەتا کوێستەکە نیازی پێشکەوتنی باش لە هەرێمی کوردستان دەستی پێ نەکردووە، تەنیا خۆ ئیدارەکردنە. ئەوە غەڵەتە و ئێستا غەڵەتەکە بۆتە بارێکی قورس بەسەر شارمانەوە. بەڵام لە داهاتوودا ئەو مەسەلەیەکی زۆر گرینگە. ئێمە بەتەکید ناتوانین باش پێشکەوین بەبێ ئەوەی کە پەیوەندیەکی باش لە بینی ڕەوەندی کورد و لە بینی هەرێمی کوردستاندا لە مستەقبەل لە بینی ڕۆژاوای کوردستانیشدا هەبێت. جاوا ئێستا قسەی لێ ناکرێت، بێ کار بکرێت دوای دەرەکەوێت کە چۆن دەکرێت ئەو پەیوەندیە دروست بکرێت و چۆن دەکرێت ئەو کەفاعەتانی کە بەسەراسەری دنیادا بڵاو بوونەتەوە خزمەتی وڵاتی خۆیان بکەن و لە عینی کاتدا بەرژەوەندیشیان پارێزراو بێت، بێ ئەوەی ناچار بکرێن شوێنی خۆیان بجێتەوە. بله باشه ما مستم گوتنات داوی بگرن ما پروگرام بداوی کرد سپاسیات دکن جدل ده هروا و هم دخوازن گوتنات داوی جبوی هم گلی کرد بگشتایی تنی نحس کرن و دان استاندن لازمه لهروا مشگوتنه تج برسوین ده براستی گلک سوجی ورگرد گوتنات داوی امی بگرن و امی خاطر خوشته بخوازن فرم. زۆر سوپاس، جارێ زۆر سوپاسی جەنابت دەکەم، زۆر سوپاسی هاوکارەکانت دەکەم. من گەلێک خۆشحاڵم کە پەنجەرەی لەو بابەتە هەبن، هەر یەکێک لەو ڕێگایانەی کە کرێ لە بینی ڕەوەندی کورد و لە بینی کوردستاندا پەیوەندی هەبێ ئەو جۆرە پەیوەندیانەی گفتوگۆیە و ڕێی گۆڕێنەوەیە. ئێمە تەنیا هەر ئەو قسەیەم دووبارە دەکەمەوە، دەبێ هەمومان لە هەر کوێی کوردستان و لە هەر کوێی دنیا بین، ئەبێ بڵێن زۆرشت نازانین، ئەبێ فێری بین، بەڕاستی فێری بین بۆی کە خۆمان بەڕێوە بین. کاتێ خۆمان بەڕێوە بابین ئەبێ مێشکی خۆمان بکەینەوە وەکو خەڵکی ئەم دنیاە خۆمان بەڕێوە بین، نەک وەکو کوردان. وەکو کوردان یعنی وەکو پاشکەتنی کە ئێمە بە تۆبزی بەسەرماندا لە تا بله بله جیاوازەکان قەبولکەین، حیوار بەردەوام بێ و پابەندی بەرژەوەندی وڵاتی خۆشمان بکە. بله باشه ام سپاسیا برز ماموسته سروقادر دکن گلکی سپاس جبوی برسوین وی هر وها جبوی تماشا کرنا وجی گلی گهدار وان و گلی تماشاوانان سپاسیا که گران ام جا ماموسته سروقادر رد دشینن بناوی روشن تیوی ام خیر و خوشی جو حمیان رد خازن و بهیویا وی یکینه کو روژه که جروجان ام لسر آخا کردستان آزاد بجین سینورین د ناوبرا هر چار پرچه کردستانی ده ورن هلینان و ام بکاربن به رنگی آزاد سردان ولاتی خو بکن و ما مستبرز سروقادر جی گلک تیبینی گلک برسوین جوان و خوش و دیپلوماسی آن این زمان و برسوین مدان و ام سپاسیا و ویجاره کده دکن هر وها بمینید خیر و خوشیه ده هر تمشاد و بختوار بن ایوار باش.
زمانا خونده بود نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه زواسواری هستی بود نرینه نرینه شکر شیرینه برمالیامه حسبی بود زواسواری هستی بود نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه شیرینه برمالیامه لمیدان را گردوز نرینه نرینه شکر شیرینه برمالیامه را کردوز میدانم را کردوز نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه من شیران ترک دیو نرینه نرینه شکر شیرینه برمالیامه مشتران تیرک دیبو نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه زمانا خونده بود نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه زواسواری هستی بود نرینه نرینه شکر شیرینه برمالیامه حسبی بود زواسواری هستی بود نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه نرینه نرینه نرینامه شکر شیرینه برمالیامه
نارینه نارینه من شکر شیرینه بر مالیامن من شتیران ترک دیبو نارینه نارینه شکر شیرینه بر مالیامن من شتیران ترک دیبو نارینه 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 شکر شیرینه بر مالیامن زمانان خونده بود نارینه 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 من شکر شیرینه بر مالیامن زواسواری هستی بوس نارینه نارینه شکر شیرینه بر مالیامن زواسواری هستی بود نارینه 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 شکر شیرینه بر مالیامن شیرینه بر مالیامن لمیدان را گرتوز نارینه نارینه شکر شیرینه بر مالیامن میدانان را کردوز نارینه 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 من شکر شیرینه بر مالیامن